سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵام کاتۆ هەموو کاتێکی ژیانتان باش بە گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەممە هاتوینەتەوە خزمەتان سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕەزاتی کرێکارانی شرکەتی ئیدارەی ڕێگە و شارسازی کرماشان بەشداری بەرینی خەڵکی هەولێر لە مەراسمی ناشتنی تەرمی پێشڕە و ژینا دزەیی، ڕاتکردنەوەی داواکاری پێداچوونەوە بۆ پەروەندەی 4 بەندکراوی سیاسی کورد، دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە پیرانشار، گیان لە دەستانی 653 کەس بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە پارێزگای ورمێ، گواستنەوەی نەرگز مەنسووری بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان و تۆمارکردنی سکاڵا دژ بە ئێران لەلایەن عێراقەوە لە نەتۆ یەکگرتووەکان. درێژەی هەواڵەکان. ناڕەزاتی کرێکارانی شرکەتی ئیدارەی ڕێگە و شارسازی بە پێی هەواڵی گەشتوو ڕۆژی سێشەممە 26 بەفرانبەر، کرێکاران و کارمەندانی شرکەتی شاغڵ لە ئیدارەی ڕێگە و شارسازی کرماشان لە ئاسنەدانی داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی ئەو راپۆرتانە، کرێکاران و کارمەندانی شرکەتی شاغڵ لە ئیدارەی ڕێگە و شارسازی کرماشان ماوەی 4 مانگە دەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی خراپی مەعیشەتیدا ژیان بەسەر دەبن. بە دوای لە سەرکارلابردنی مەحموود باوەند و یەزدان خوسرەوی، دوو سەردەستەی باندی مافیایی نێو ئیدارەی ڕێگە و شارسازی کرماشان لەلایەن کاهریزی بەڕێوەبەری تازەی ئەو ئیدارەوە، دۆخی شرکەت ڕۆژ لە دوای ڕۆژ خراپتر بووە و هیچ بەرپرسێکی ڕژیم وەڵام دەرەوەی کێشە و گرفتی پرسنەلی ئەو شرکەتە نییە. بەشداری بەرینی خەڵکی هەولێر لە مەراسمی ناشتنی تەرمی پێشڕە و ژینا دزەیی ڕۆژی سێشەممە 26 بەفرانبەری 1402 مەراسمی ناشتنی تەرمی دوو شەهیدی هێرشەکانی سوپای پاسداران بە ناوەکانی پێشڕە و دزەیی و کچە 1 ساڵانەکەی بە ناوی ژینا دزەیی بە بەشداری بەرینی خەڵک لە زێدی خۆیان بەڕێوەچوو. شەوی دووشەممە 25 بەفرانبەر سوپای پاسداران لە ڕێگەی پەهباد و موشەکەوە هێرشی کردە سەر ماڵی پێشڕە و دزەیی لە دەوروبەری شاری هەولێر و بەو هۆیەوە 5 کەس گیانیان لەدەستا و چەند کەسی دیکەش بریندار بوون. هێرشەکانی سوپای پاسداران کاردانەوەی توندی دەوڵەتی عێراق و کۆمەڵگای جیهانی لێکەوتەوە و سەرۆکی هەرێمی کوردستانیش بە ڕاشکاوانە ڕایگەیاند کە چیتر تەحەمولی ئەو پێشێلکاریانە ناکەین و ڕێکاری پێویست بۆ ڕێگری لە دووبارە بوونەوەی ئەو جنایەتە دەگرینە بەر. ڕەتکردنەوەی داواکاری پێداچوونەوە بە پەروەندەی 4 بەندکراوی سیاسی کورد. مەسعود شەمسنژات ڕۆژی سێشەممە 26 بەفرانبەر ڕایگەیاند داواکاریەکەی بۆ گەڕانەوەی پەروەندەی 4 بەندکراوی سیاسی مەحکوم بە ئیعدام بۆ دادگای باڵای وڵات ڕەتکراوەتەوە و ئەگەری هەیە حکومەکەیان جێبەجێ بکرێت. مەسعود شەمسنژات پارێزەری 4 بەندکراوی سیاسی بە ناوەکانی وەفا ئازەربار، محەممەد فرامەرزی، محسن مەزلوم و پێژمان فاتحی لە ماڵپەڕی ئێکسنووسیوێتی داواکاریەکەی بۆ گەڕانەوەی پەروەندەی ئەو 4 بەندکراوە بۆ دیوانی باڵای وڵات ڕەتکراوەتەوە. ناوبراو هۆکارەکەی بۆ پەیوەستنەکردنی دادنامەی سەرەتایی و کۆتایی بە پەروەندەکە گەڕاندەوە و ڕایگەیاند لە پەروەندە ئەمنیەتیەکاندا دادنامە دەرکراوەکان ڕادەستی پارێزەر ناکرێت. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە پیرانشار ڕۆژی سێشەممە 26 بەفرانبەر هاوڵاتیەکی خەڵکی پیرانشار بە ناوی بێهزاد محەممەدی تەمەن 30 ساڵ و خەڵکی گوندی قڕۆچاوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرا. بە پێی زانیاریەکان، هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسداران بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەر ماڵی بێهزاد محەممەدی و ناوبراویان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستۆتەوە. هەر لەو پەیوەندیەدا بەیانی ڕۆژی سێشەممە شارۆمەندێکی دیکەی خەڵکی گوندی خراپەی پیرانشار بە ناوی سەلاح عوسمانی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە ڕفێنرا بوو. بێبەشکردنی شەریفە محەممەدی لە دەرمانی پێویست لە زیندانی سنە. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ،
شەریفە محەممەدی چالاکی کرێکاری ڕاگیرا و لە زیندانی سنا لەلایەن بەرپرسانی زیندانەوە لە دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاری دەرمانی بێبەشکراوە. شەریفە محەممەدی ڕۆژی چواردەی سەرماوەزی 1402 لەلایەن هێزەکانی ڕژیمەوە لە شاری ڕەش دەست بەسەر و پاش 20 ڕۆژ لێپرسینەوە بۆ زیندانی سنا گوازرایەوە. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. ئەو چالاکە کرێکاریە نەخۆشی دیسکی کەمەری هەیە و هێش و ئازاری لە زینداندا زۆرتر بووە، بەڵام بەرپرسانی زیندان ناوبراویان لە دەستڕاگەیشتن بە دەرمانی پێویست بێبەش کردووە. برینداربوونی دوو کۆڵبەر لە سنوورەکانی بانە و نەوسوود. ڕۆژی سێشەممە 26 بەفرانباری 1402 دوو کۆڵبەر بە ناوەکانی سەباح ئەحمەدیان خەڵکی سنە و یەحیا پاشناو نادیار لە سنوورەکانی بانە و نەوسوود بە لێدان و تەقەی ڕاستەوخۆ بریندار کراوە. بە پێی راپۆرتەکان کۆڵبەرێکی خەڵکی سنە بە ناوی سەباح ئەحمەدیان خەڵکی سنە لە سنووری هەنگەژاڵی بانە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دراوەتە بەر لێدان و جەستەی لە چەند لاوە بریندار بووە. لەلایەکی دیکەوە لە سنووری نەوسوود کۆڵبەرێک بە ناوی یەحیا بە تەقەی ڕاستەوخۆی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەی پاوەکراوە. گیان لە دەستانی 653 کەس بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە پارێزگای ورمێ. بەڕێوەبەری پزیشکی دادی ئازەربایجانی غەربی ڕۆژی سێشەممە 26 بەفرانبار ڕایگەیاند لە ماوەی 9 مانگی ڕابردوودا 1970 کەس لەو پارێزگایە گیانیان لەدەستاوە کە 653 کەسیان بەهۆی ڕووداوی هاتوچۆ بووە. لە نۆمانگی سەرەتای ساڵی 1402دا 65 کەس بەهۆی بەربوونەوە لە بەرزایی، 47 کەس بەهۆی سووتان، 40 کەس بەهۆی نقمبوونی نێوئاو، 10 کەس بەهۆی بەرقگرتووی و 286 کەس بەهۆی نەخۆشی لەو پارێزگایە گیانیان لەدەستاوە. هەروەها لەو ماوەیدا 22618 کەس بەهۆی شەڕ و ئاڵۆزی سەردانی ناوەندە قەزایەکانیان کردووە کە لەو ڕێژەیە 16478 کەس پیا و 6140 کەس ژن بوون. ئەو بەرپرسەی ڕژیم ئاماری ڕووداوەکانی هاتوچۆی 10571 بابەت خەمڵاند و ڕایگەیاند کە لەو ماوەیە 1146 پیا و 37 ژن تووشی ڕووداو بوو. کوژران و برینداربوونی 6 کەس بەهۆی هێرشی موشەکی سپا بۆ سەر سنووری پاکستان. ڕۆژی سێشەممە 26 بەفرانبار سبای پاسداران دوو جار هێرشی موشەکی و پەهبادی کردە سەر ناوچەی پەنجگور لە سنووری نێوان ئێران و پاکستان و بەو هۆیەوە 6 کەس کوژرا و بریندار بوون. لە میدیاکانی کۆماری ئیسلامیدا باس لە موشەکبارانی مەخەڕەکانی جەیشۆل عەدل کراوە، بەڵام ئەو گروپە لە ڕاگەاندراوێکدا وتی موشەک و پەهبادەکانی سوپای پاسداران ناوچەیەکی گوننشینیان کردوتە ئامانج کە ژن و منداڵی تێدا بووە و لە کامیە و هێرشانەدا 2 منداڵ گیانیان لەدەستاوە و 3 ژن و منداڵێکی دیکەش بە سەختی بریندار بوون. پاشە هێرشانە دەوڵەتی پاکستان باڵێزی کۆماری ئیسلامی بانکێشت کرد و یادداشتێکی توندی ئاراستەی بەرپرسانی کۆماری ئیسلامی کرد. چالاکی خوێندکارانی زانکۆی تاران بۆ پشتیوانی لە خوێندکارانی تعلیق کراو. بە پێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتووە ڕۆژی سێشەممە 26 بەفرانبار خوێندکارانی زانکۆی تاران بە مەبەستی پشتیوانی لە محەممەد شەباهەتی و خوێندکارانی دیکەی تعلیق کراو لە پرۆسەی خوێندن چالاکیان ئەنجامدا. بە پێی زانیاریەکان خوێندکاران لە کۆلێژەکانی زانیاری کۆمەڵایەتی، دەروونناسی و زانیاری پەروەردە، عیلم و تەکنۆلۆژی، هەروەها پەردیسی ناوەندی زانکۆی تاران لە ناڕەزایەتی بە دەست بەسەرکرانی محەممەد شەباهەتی و سەپاندنی سزا بەسەریدا تراکت و بابەتیان بڵاو کردوێتەوە. محەممەد شەباهەتی چالاکی سنفی خوێندکاری هەفتەی ڕابردوو لە ساڵ ڕۆژی ئازادبوونی لە زیندان بۆ جارێکی دیکە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەرکرا. مامورانی ڕژیم بە ناوبراویان وتووە لەسەر پەروەندەیەکی ساڵەکانی 1992 و 1999 هەتاوی دەست بەسەرکراوە لە حاڵێکدا
ڕەوەندی دادگاییکردنی بەبێ ئاگاداری خۆی بەڕێوە چووە و قازی بە نەهێنی حکمی بۆ دەرکردووە. سەپاندنی سزای ئیعدام بەسەر بەنجکراوێکی سیاسی عەرەب لە ئەحواز. دادگای ئینقلابی ئەحواز دەرمانناسێکی خەڵکی شارستانی شوش بە ناوی سەید مالک موسەوی بە ئیعدام مەحکوم کردووە. سەید مالک خەڵکی شارۆچکەی شاعور لە نزیک شارستانی شوشە و 2 ساڵ لەمەوبەر هاوڕێ لەگەڵ عەباس خەزەرجی دەست بەسەر کرابوو. ئەو دوو شارۆمەندە عەرەبە پاش ئەشکەنجە لە بەندی تاکە کەسی بۆ زیندانی شەیبانی ئەحواز گوازرانەوە. دادگای ئینقلابی ئەحواز سەید مالکی بە تۆمەتی محاربە لەگەڵ خوددا بە ئیعدام مەحکوم کردووە و عەباس خەزرەجی بە تۆمەتی هاوکاری لە تێکدانی ئاسایشی وڵات بە 10 ساڵ زیندان سزاداوە. مەرگی بەندکراوێک لە زیندانی قزل حەساری کەرەج. ڕۆژی سێشەممە 26 بەفرانبار بەندکراوێکی مەحکوم بە ئیعدام لە زیندانی قزل حەساری کەرەج بە ناوی خاسموراد سەعیدی بەهۆی بێبەشبوون لە دەرمان گیانی لەدەستاوە. خاسموراد سەعیدی پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و بە ئیعدام مەحکوم کرابوو. ناوبراو ماوەی 2 ساڵ لە زیندانی قزل حەساری کەرەج ڕاگیرا و ڕۆژی سێشەممە بەهۆی تێکچوونی باری تەندروستی بۆ دەرمانگای زیندان ڕاگوێسترا، بەڵام پاش چەند کاتژمێر گیانی لەدەستا. شانی باسە کە بێهداری زیندان هۆکاری مردنی ئەو بەنجکراوەی جەڵتەی دڵ ناوبردووە. گواستنەوەی نەرگس مەنسووری بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان. نەرگس مەنسووری چالاکی مەدەنی بەندکراو لە زیندانی ئەڤین پاش 23 ڕۆژمان گرتن لە خواردن ڕۆژی سێشەممە 26 بەفرانبار بەهۆی تێکچوونی دۆخی تەندروستی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان گوازراوەتەوە. نەرگس مەنسووری لە واژۆکارانی نامەی دەست لە کارکێشانەوەی خامنەیی بووە و پێشتر لە زیندان ڕایگەیاند بوو کە ئەگەر کێشەیەکی بۆ ساز بێت ئەوە عەلی خامنەیی بە بەرپرسیار دەزانێت. ئەو چالاکە مەدەنیە لە ناڕەزایەتی بە زەوتکردنی ماڵی دایکی کە بۆ وەسیقە داینابوو دەستی داوەتە مانگرتن. جێگای ئاماژەیە کە دەستگای قەزایی کۆماری ئیسلامی ئەو ماڵەی بۆ فرۆشتن داناوە و ئەگەر بفرۆشترێت دایکی بە ساڵاچووی نەرگس ئاوارەی کوچە و کۆڵان دەبێت. دوا هۆماڵ سەبارەتە بە تۆمارکردنی سکاڵا دش بە ئێران لەلایەن عێراقەوە لە نەتەوەی گرتوەکان. وەزارەتی دەرەوەی عێراق ڕۆژی سێشەممە 26 بەفرانبار ڕایگەیاند بەهۆی هێرشی موشەکی و پەهبادی بۆ سەر خاکی وڵاتەکەیان سکاڵایان دش بە کۆماری ئیسلامی لە شۆڕای ئەمنیەت تۆمار کردووە. ئێرانیش لە نامەیەکدا کە بۆ شۆڕای ئەمنیەتی نردووە ڕایگەیاندووە کە هێرشەکانی بۆ سەر چەند ناوچە لە عێراق بەهۆی بەرگری لە حاکمیەتی ملی بووە. وەزارەتی دەرەوەی عێراق 2 نامەی ئاراستەی دەبیر ئەوەڵی نەتەوەی گرتوەکان و سەرۆکی شۆڕای ئەمنیەت کردووە و تێیدا هێرشەکانی کۆماری ئیسلامی بە دەستدرێژی پێشێلکردنی سەروەری خاک و ئەمنیەتی خەڵکی عێراق ناوبردووە. هەروەها شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراقیش پاش راپۆرتەکەی قاسم ئەعرەجی ڕاوێژکاری ئەمنیەتی عێراق وتی بەزاندنی سنوورەکانمان پێشێلکردنی تەواوی بڕگەکانی ئەو پەیماننامە ئەمنیەتیەیە کە لە نێوان هەردوو وڵاتدا واژۆکراوە و کاریگەری ڕاستەوخۆی لەسەر پەیوەندیەکانمان دەبێت. هەر بەو بۆنەوە ڕێکاری پێویست بۆ ئەو پێشێلکاریە و ڕێگەگرتن لە دووبارەبوونەوەی دەگرینەبەر. بەڵێ بینەرانی ئازیز گەشتی هەوڵەکانتان پێشکەشکرا. فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی.